بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. آتي سطو نوزدي سورة الأنعام. آتي سطو نوزدة تواكري آتي سطو هجدة لا سطو هجدة داخواي جورة فرموي فكلوا مما ذكر اسم الله عليه بخون أي إيمان دارنا لو جيان دارو آجلاني كناوي خواي لسر هندراوة أجر إيوة إيمان دارن کاتێک کە ئەو ئاەتە یا ئەو ئاەتانەی باسی سەربڕین دەکەن هاتە خوارێ دەڵێن بتپەرستەکانی مەککەی بە موسڵمانانیان دەگوت ئێوە بانگەشەی ئەوەی دەکەن کە بەسخوا دەپەرستن لە کاتێکدا ئەو ئاژەڵانە ناخۆن کە خوا بۆ خۆی کوشتوونی بەڵام دەچن ئاژەڵێک دەخۆن کە بەدەستی خۆتان کوشتوتانە و سەرتان لێ کردوتەوە. خوای گەورە ئەو ئاەتەی ناردە خوارێ لە جوابی بتپەرستەکاندا وەڕەخنەی لێگرتن فەرمووی وەما لەکم چ شتێک واتان لێ دەکات ئەللا تەئکولوا کە ئێوە نەخۆن مما لەوەی ذوکر اسم الله عليه ذوکر یعنی باس کراوە هێنراوە ناوی خوا عليه لەسەری وەقەد بێگومان فەصەل لەکم ڕوونی کردوتەوە خوا لەکم بۆ ئێوە ما حەڕەمە عليكم ئەوەی کە قەدەغە کراوە لەسەرتان. قەدەغە کراوەکان چین لێرە باسی نەکردوونە تەمان لە شوێنی کە باسی کردوون لە سوڕەتی مائیدە و لە جێگای دیکەشدا خوای گەورە باسی حرامەکانی بۆ کردوین. یەک لە حرامەکان لە گۆشتە حرامەکان ئاژەڵی مردارەوە بوویە بە هەر جۆرێک لە جۆرەکان ئاژەڵ ڕوحی دەرچێ بەبێ ئەوەی سەری لێ بکرێتەوە و بە لەو شوێنەی کە خوا دیاری کردووە بە حرام حسابە. ئەو حرامانە دروست نییە بیخۆین ئیلا مەضطوریرتم ئیلەیه مەگەر ناچاری واتان لێ بکا پەنای بۆ ببەن ئیلا مەضطوریرتم ئیلەیه مەگەر بە ناچاری پەنا بۆ خواردنی ئەو ئاژەڵانە بن کە حرام. وئین کەثیرا بێگومان زۆرێک لە خەڵکی لەیضلون بئەهوائهم لەیضلون یعنی گومڕا دەبن خەڵکی گومڕا دەکەن بئەهوائهم بە ئارەزوەکانیان بغەیری علم بەبێ زانیاری. ئین ڕەبەکە بێگومان پەروەردگاری تۆ هووە هەر ئەو ئەعلەمو زاناترە بالمعتەدین چێ سنوور بەزێنە ئەوەی کە ئەو ئاژەڵانە دەخوا کە خوا مرداری کردوونەتەوە و مردوون یان ئەو کەسەی کە ئەو ئاژەڵانە دەخوا کە بە ئەمری خوا سەردەبڕدرێن و ناوی خوایان لەسەر دەهێندرێ. بێگومان خوای گەورە بۆ خۆی چاکتر دەستدرێژیکەران و سنوور بەرزێنەران دەناسێنێ. وەما لەکم چ شتێک واتان لێ دەکا ئەللا تەئکولوا کە ئێوە نەخۆن مما لەوەی ذوکر اسم الله عليه هێنراوە لەسەری ناوی خوا. وەما لەکم چ شتێک واتان لێ دەکا چ شتێک ڕێگرە لە بەردەمی ئێوەدا ئەللا تەئکولوا کە ئێوە نەخۆن مما ذوکر اسم الله عليه لەو ئاژەڵانەی کە هێنراوە ناوی خوا لەسەری باس کراوە لەسەری ناوی خوا لە کاتی سەربڕیندا. وەقەد فەصەل لەکم بێگومان ڕوون کراوە بۆتان ڕوون کراوەتەوە بۆتان خوا ڕوونی کردوتەوە بۆتان ما حەڕەمە عەلەیکم ئەو شتانەی کە قەدەغە کراون لەسەرتان ئیلا مەضطوریرتم تەنها لە کاتی ناچاربوونتاندا دەتوانن ئیلەیه بچنە لای ئەو ئاژەڵە حرامانە و بەکاریان بێن و بیان خۆن لە حاڵەتی ناچاریدا ئیلا مەضطوریرتم ئیلەیه تەنها لە حاڵەتی ناچاریدا بۆتان حەڵاڵ دەبنەوە. ئەو جار دەفەرمێت وئین کەثیرا بێگومان زۆرێک لە خەڵکی لەیضلون خەڵکی گومڕا دەکەن بئەهوائهم بە ئارەزوەکانیان بەوەی کە بە دوای حەز و ئارەزوەکانی خۆیان خەن بغەیری علم بەبێ ئەوەی زانیاریان هەبێ. ئین ڕەبەکە هووە ئەعلەم بالمعتەدین بێگومان پەروەردگاری تۆ زاناترە بەچی بەو سنوور بەزێنانە بە سنوور شکێنەکان خوای گەورە چاکتر دەزانێت چێ سنوور دەشکێنێت چێ سنوور دەبەزێنێ. حەڵالکردن و حرامکردن بەدەست خوایە بەدەست هیچ کەسێکی دیکە نییە. ئاەتەکە چیمان فێر دەکا ئەوە کە ئاژەڵ کاتێک حەڵال دەبێ کە سەری ببڕدرێ لەو شوێنەیەوە کە خوا دیاری کردووە
و مەرجیشە ئاژەڵەکە لە کاتی سەربڕیندا ئەگەر ناوی خواش نەهێنی کە چاکترە ناوی خوا بێنی و بیسمیلای بکەیت و ئەگەر ناوی خواد نەهێنا نابێ ئاژەڵەکە بۆ هیچ کەسێکی دیکە سەر بردرابێت و لە کاتی سەربڕیندا نابێ ناوی هیچ کەسێکی لێهێنرابێت. دەنا ئاژەڵ ئەگەر سەریش ببڕدرێ لەو شێوازەش لەو شوێنەشەوە سەری ببڕی کە خوا دیاری کردووە بەو شێوازەش کە خوا دیاری کردووە، بەڵام لە زیاتەوەی بڵێ بسم الله کەسەکە بڵێ بسم الله بسم العزة بسم فلان کەس ناوی کەسەکەی بێنێ ئاژەڵەکە دەبێتە ئاژەڵێکی حرام، چونکە سەربڕین بۆ غەیری خوا شیرکە و ئینسان پێی لە دین دەردەچێ. ئاژەڵێکیش بۆ شیرک و کوفر سەری بڕدرابێ بە بێگومانی خواردنی حەڵال نییە. وما لەکم چ شتێک واتان لێ دەکا ئەللا تەئکولوا کە ئێوە نەخۆن مما لەو ئاژەڵانەی کە ذوکیڕا هێنراوە باس کراوە ئیسم الله عەلەیه ناوی خوا لەسەری وقد فصل لكم بێگومان ڕوونی کردوتەوە خوا بۆ ئێوە ما حرم عليكم ئەوەی کە قەدەغە کراوە لەزەرتان إلا ما اضطررتم تەنها کە ئێوە ناچار بوون لە ناچاریدا دەتوانن ئیلەیهی پەنایان بۆ ببەن و لە ناچاریدا دەتوانن بیان خۆن و بۆتان حەڵال دەبنەوە. و إن كثيرا بێگومان زۆرێک لە خەڵکی لەیضلون بأهوائهم گومڕا دەکەن خەڵکی بە ئارەزوەکانیان بغەیری علم بەبێ زانیاری. إن ربك بێگومان پەروەردیگاری تۆ هو أعلم بالمعتدين زاناترە بەوەی کە چێ سنوور بەزێنە. ئەو جار خوای گەورە ڕوو بە ئیمانداران دەفەرمێت وەذەڕوو واز بێنن ظاهر الإثم وباطنه ظاهر الإثم لەوانەی کە دیارن لە گوناهەکان وباطنه وەوانەی کە نادیارن. طبعا هیچ شتێک لە خوای گەورە نادیار نییە، ئەوەی کە لە پێشچاوی خەڵکیە و ئەوەی لە پێشچاوی خەڵکی نییە، ئەوەی خەڵک دەیبینێت و ئەوەی خەڵک نایبینێ واز لە هەمووی بێنن، چونکە هەرچی بیکەی و بێڵێ خوای گەورە هەر دەیزانێ. یەک لە زاناکان دەفەرمێ لێرە مەبەستی ئەوەیە کە بتپەرستەکان بە تایبەتی لە مەسەلەی زینا و داوێن پیسیدا قەناعەتیان وا بوو، دەیانگوت ئەگەر زینا بە ئاشکرا نەکرێ یعنی تەنها زیناکەرەکان دوو تەرەفەکە بەتەنێ بن و کەس ئاگای لێ نەبێت دەیانگوت هەر گوناه نییە، بەڵام کاتێک کە خەڵک چاوی لێ و خەڵک پێی دەزانێت دەبێتە گوناه. بەڵام خوای گەورە بۆ زیناش و بۆ هەموو گوناهێکی دیکەش فێرمان دەکات دەفەرمێت وەذەڕوو واز بێنن ظاهر الإثم ئەوەی دیارە لە گوناهەکانتان وباطنه ئەوەشی کە نادیارە و کەس نایبینێ. بۆ چونکە إن الذين يكسبون الإثم بێگومان ئەوانەی ئەنجام دەدەن تاوان جا تاوانەکە ئاشکرا بەیان هێنی بێ سەیجزەونە لەمە دووە سزا دەدرێن بیما کانوا بەهۆی ئەوەی کە ئەوان یەقتەریفون ئەنجامیان داوە و کردویانە. چاکەت کرد بێ و خراپەت کرد بێ بە ئاشکرا کرد بێتە چاکەکە یا بەنهێنی، خراپەکەش بە ئاشکرا کرد بێتت یا بەنهێنی کرد بێتت، حتما عقوبەی خۆی هەر هەیە، چونکە ئینسان کە گوناهی ناکا لەبەر چێ نایکا لەبەر خوای نایکەی و شوێنێکیش نییە خوای گەورە نەدبینێ و شتێکیش نییە بیکەی خوای گەورە نەیبیستێ، جێگایەکیش نییە خوای گەورە دەسەڵاتی بەسەردانە بێ کەواتە ئەوەی ئینسانی دەگێڕێتەوە لە خراپە تەنها و تەنها ترسانە لە خوای گەورە. ئەگەر ترس لە خوا نەبوو، ئەگەر هەستکردن بە مراقەبەی خوای نەبوو، ئەگەر ئینسان قیامەتی لەبیر نەبوو بەبێ گومانی لە هیچ کارێکی قێزەون و خراپ ناگەڕێتەوە، کە زۆر جار هەندێک کاری قێزەون و ناشیرین هەنا سزای دنیایشیان هەیە. کەسەکە ئەگەر بیانکە لە دنیای لای کەمی ئابڕۆ و کەسایەتەکەی لە کەدار دەبێت، بەڵام لەبەرەوەی ترسی خوای لەگەڵ نییە، ئیمان بوون بە قیامەتی لەگەڵ نییە، ئەو ترس لە شەرم و ترس لە خەڵکی وای لێ ناکات لە خراپەکەی بگەڕێتەوە. بۆیە تاکە شتێک کە ئینسان کۆنتڕۆڵ دەکات تەنها و تەنها هەستکردنە بە مراقەبەی خوایی و ئیمان بوون بە قیامەت. وەذەڕوو واز بێنن ظاهر الإثم وباطنه ئەوەی کە ظاهرە دیارە ئاشکرایە لە گوناهەکان و وباطنه ئەوەشی کە شاراوە و نادیارە. إن الذين يكسبون الإثم بێگومان ئەوانەی ئەنجام دەدەن تاوان و خراپە سەیجزەونە لەمە دووە سزا دەدرێن بما كانوا بەهۆی ئەوەی کە یەقتەریفون ئەنجامی دەدەن و دەیکەن. ئەو جار خوا دەفەرمێ وەلا تەئکولوا مەخۆن مما لەو ئاژەڵانەی کە لەم یوذکەر اسم الله عەلەیه کە
نهێنراوە لەسەریان ناوی خوا مەبەستە مەبەست ئەو ئاژەڵانەیە کە مردار بوونەتەوە کەس ئاگای لێ نەبووە دەنا گوتمان ئەگەر ئاژەڵێک موسڵمانێک سەری ببڕێ بسم الله ژنەکە طبعاً خواردنی هەر حەڵاڵە بەڵام لێرە مەبەستی ئەو ئاژەڵانەیە کە سەر دەبدرێن یعنی بردار دەبنەوە بەبێ سەر بڕێن ڕوحیان دەردەچێت یان ئەوەتە کەسێک سەریان دەبڕێ لە جیاتی خوا ناوی غەیری خوای دێنێ ئەوانە خواردنیان حەڵاڵ نییە ولا تأكلوا مەخۆن مما لەو ئاژەڵانەی لەم يذكر اسم الله عليه کە نەهێنراوە لەسەریان ناوی خوا بۆ چونکە وإنه لفسق بێگومان خواردنی ئاژەڵێک کە مردار بوو بێتەوە یان ناوی غەیری خوای لەسەر هێندرا بێت تاوانە ئەوجار خوا دەفەرمێت وإن الشياطين بێگومان شەیطانەکان ئەوانەی کە لە ئەمری خوای گەورە دەرچوون جا ئینسانەکانن یا جنۆکەکانن لەیوحون إلى أوليائهم نیگا دەکەن و فەرمان دەنێرن بۆ لای دۆست و برادەر و هاوڕێکانی خۆیان بۆچی لیوجادیلوکم بۆ ئەوەی بێن مناقەشە و مجادلە بکەن لەگەڵ ئێوە وإن الشياطين بێگومان شەیطانەکان شەیاطینی ئینس و جن لەیوحونە ها نیگا دەکەن وەسوەسە دەکەن خوتخوتە دروست دەکەن و فەرمان دەنێرن بۆچێ إلى أوليائهم بۆ لای برادەرەکانی خۆیان و خۆشەویستەکانی خۆیان و نزیکەکانی خۆیان لیوجادیلوکم تا بێن مناقەشەتان لەگەڵکەن بۆیە جەدەل و مناقەشە هەمیشە خەڵکی بێدین حەزی لێیەتی هەمیشە دێ پرسیار لێ دەکا پرسیارەکەشی بۆ ئەوەی نین لێت تێبگات و لێی حاڵی بی و ئامۆژگاریکەی تەنها بۆ ئەوەی تی ئەحرازت کە یان تووشی قەلەقت کە یان واد لێ بکات تۆش لە دینەکەی خۆت پەشیمان ببیەوە ئەو حەزی مناقەشەکردن لە شەیطانەوەیە بۆ معلوماتان ئەگەر کەسی بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی ئەوەی دەکات دەفەرمێت یعنی زەمانەتی بەهەشت بۆ کەسێک دەکەم واز لە مجادلە و دمەتەقێ دێنێ ئەگەر لەسەر حەقیش بێ ئەگەر لەسەر ڕاستیش بێ بۆیە مجادلە حیوار باشە ئەگەر بەمەبەستی لێک تێگەیشتن و لێک حاڵی بوون گفتوگۆ بکەی بەڵام ئەگەر بوو بە شەڕە قسە و شەڕە دمە و یەکتری حراجکردن ئەوە لە شەیطانەوەیە وإن أطعتموهم ئەگەر ئێوە گوێڕایەڵی دقەتی ئەوەی دەن ئەو شەیدەن گوێڕایەڵی شەیطانەکان بکەن بە وەسوەسە و خوتخوتەی شەیطانەکان بجوڵێنەوە بە ئەمری خوا نەجوڵێنەوە ئینەکم لە مشریکون بێگومان ئێوە دەبنە هاوبەش بڕیاردەر وەکو هاوبەش بڕیاردەرەکانتان لێ دێ بۆیە شەریک بڕیاردان و هاوبەش بڕیاردان بۆ خوا زۆر جار گوتومە هەر ئەوە نییە کە بەردێکی دانەی لە پێش خۆت و سوزدەی بۆ ببەیت ئینسان ئەگەر بوو بە گوێڕایەڵی حەز و ئارەزووی خۆی ئەو کاتە یعنی حەزی خۆی لێ بۆ بەچی لێ بۆ بەخوا ئەگەر ئینسان کەوتە ژێر کاریگەری ئەو وەسوەسە و خوتخوتانەی کە شەیاطینەکان بۆ دروست دەکەن بەردەوام لە نوێژە هەیە خۆخوا چەند بەنمونە ڕکعاتی لە نوێژێ واجب کردووە 4 ڕکعات لە جیاتی ئەوەی زەینت لەسەر 4 ڕکعاتەکان بێ هەرچی ژیان فێ هەر بە وەسوەسە و خوتخوتە لە بینی ئەوەی کردومە یان نەم کردووە دەستنوێژم هەبە یان نەبووە شکاوە یان نەشکاوە لەو ئەو وەسوەسە و خوتخوتانە ئەوەی شەیطانین ئاگاتان لێی بە ئینسان دەبێت بەدوایان نەکەوێت ئەگەر زیاد لە خۆی بەدوایان کەوتی و لە جیاتی ئەمری خوا و ئەمری پێغەمبەر تەنها زەین لەسەر ئەوانە بوو خەتەرە ئەو کاتی ئینسان دەبێتە گوێڕایەڵی شەیطانەکان کە بووی گوێڕایەڵی شەیطانەکانین ئەوانت پەرستوە و وەگەوەی وا شەریکت بۆ خوا بڕیاردابێ خوا پەناماندە وێ دەفەرمێ وەلا سەیریاتەکەی کەنەوە وەلا تەئکولوا مەخۆن مما لەو ئاژەڵانەی کە لەم یذکەر اسم الله عليه کە نەهێنراوە ناوی خوا لەسەری باز نەکراوە لەسەری ناوی خوا بردار بۆتەوە یان بۆ غەیری خوا سەر بردراوە وإنه لفسق بێگومان خواردنی ئاژەڵێک کە ناوی خوای لەسەر نەهێنرا بێت یان بۆ غەیری خوا سەر بردرا بێت یا مردار بوو بێتەوە تاوانە فیسقی یعنی تاوانی گەورەیە گوناهی گەورەیە وإن الشياطين بێگومان شەیاطینەکان لەیوحونە نیگا دەکەن فەرمان دەنێرن بۆ لای چێ بۆ لای دۆستەکانی خۆیان بۆ لای نزیکەکانی خۆیان بۆچی فەرمانیان بۆ دەنێرن و هانیان دەدەن لیوجادیلوکم تا بێن مناقەشەتان لەگەڵکەن جا وئین ئەطەعتموهم ئەگەر ئێوەش بە قسەیان بکەن ینی بە قسەی
شەیاطینەکان بچی خەریکی دم بەدمە و مجادلە و مناقەشە بێ هەتا لەگەڵ هاودینەکانی خۆشتدا لەسەر شتی بێکەڵک و بێسوود شتی دنیایی بێت تەنان لە شتی قیامەتیش بێت. طبعاً هەندێک شتەیە مجادلە و مناقەشەی ناوێت کە زانیت بەرامبەرەکەت قەناعەت بە قسەی تۆ ناکات و بڕوای بە قسەی تۆ نیە لێیگەڕێ باشە چونکە تۆ بەرپرس نیت لە تۆ بزی قەناعەت پێکردنی خەڵکی ئەتۆ تەنها لەسەرتە ئەگەر شتێکت بە چاکزانی بۆی ڕوونکەوە خراپەیەکت لێدی بۆی ڕوونکەوە بە قسەی کردی بە قسەی نەکردی واز لە جەدەل و مناقەشە بێنە چونکە نەتیجەی جەدەل ڕق چوونە دڵە و هەروەها دواتر لە یەکتر ترازانی مسلمانانە کە ئەوەش لە هەموو شتێک زیاتر شەیتانی دڵخۆش دەکا کە دوو مسلمان بەیەکەوە بینیان تێکسێ بوو دوو مسلمان بەیەکەوە ڕقیان لە یەکتر بێ نەتیجەی طبعاً مجادلە و دمەتەقەش هەمیشە دڵ لە یەکتر هێشان و لە یەکتر عاجز بوونە بۆیە دەفەرمێ ئەگەر ئێوە گوێڕایاڵی ئەوان بکەن ئینەکم لە مشرکون بێگومان ئێوە دەبنە هاوبەش بڕیاردەر یان لای کەمی وەکو هاوبەش بڕیاردەرەکانتان لێدێ لە تاوانباری و لە گونەهباریدا. واضحە؟ ولا تأكلوا مما لم يذكر اسم الله عليه وإنه لفسق أو برقيك مخون لو آجلانيك نهندراوة لسريان ناوي خوا بێگومان خواردنی ئەو ئاژەڵانە گوناها کە گوتمان لێرە مەبەست ئەوە نییە بسم الله کردن واجبە مەبەست ئەوەیە کە ئەو ئاژەڵی بردار دەبێتەوە یا بۆ غەیری خوا سەر دەبڕدرێ گۆشتی ناخورێ و نابێ بیخۆی ئەگەر خواردت گوناهێکی گەورەت کردووە. وإن الشياطين بێگومان شەیاطینەکان لەیوحون إلى أوليائهم ها نیگا دەکەن بۆ برادەرەکانیان دەکرێت بڵێن فەرمان دەنێرن بۆ برادەرەکانیان هانی برادەرەکانیان دەدەن هانی دۆستەکانیان دەدەن لیوجادیلکم بۆی بێن مناقەشەتان لەگەڵکەن وإن أطعتموهم ئەگەر ئێوە بە قسەی ئەوان بکەن ئینەکم لە مشرکون بێگومان ئێوە دەبنە هاوبەش بڕیاردەر. ئەو جار خوای گەورە دێت تەشبیهی ئیماندار و کافرمان بۆ دەکا دەفەرمێ ئەوە من کانە مەیتەن ئایا ئەو کەسەی کە مردوو بووە یعنی چی؟ یعنی دڵی مردوو بووە دڵی ئیمانی تێدا نەبووە دڵی باوەڕی تێدا نەبووە سەرەتا دواتر فأحييناه أو ظلمان زندو كردوته بهدايات وبإيمان أو جار وجعلنا له بخشي وما نبو كسا بو ظلم مردوية نورا روناچيك كما بستي هدايته كيمشي به دروا بو هدايته بو روناچيا في الناس بناو خلقي دا كمن مثله كمن وكسك وايا نمونكي كفي في الظلمات لناو سندان تاريكاي دابتو ليس بخارج منها نيتدري لنا تاريكيكات وكو يكن كسيكي نك بازندوج به كسيك لنا تاريكي دا دروا كسيك لنا روناجي دا دروا وكو يكن بيغماننا كسيك زندوا كسيك مردوا وكو يكن بيغماننا ها زندوك لقل مردوكي چند فرقي هي ايمان دارك لقل كافريكي هند فرقي هي ها چونکە تۆ دڵت زیندووە و بەستۆتەوە بەخوا گەر ئیمانداری چاک بی بەخوای گەورە داهاتوو و ئەوەی کە پێویستە بۆ دوا ڕۆژت بۆی ڕوون کردوویەتەوە کەسی کافر با زیندوو بێ بەجەستە بەڵام ئەگەر دڵی مردوو بوو دڵی پڕیەتی لە تاریکی داهاتووی خۆی و پێش خۆی نابینێ بشی بینێ باوەڕی پێ نییە کە باوەڕی پێ نەبووە کۆی واتەی دانەبێ بۆیە خوا دەفەرمێت کەذالکە هەر بەم شێوەیە زوینە للکافرینە ڕازێنراوەتەوە بۆ بێباوەڕان ما كانوا يعملون أو كارو كردواني كان جاميان داوا كي بوي رازان دونتوا شيطان چونك زور كسي بباور هيا بباور يكي خوي لإيمانكي تو بيچاكترا بدواي رقاچي چوتي خرابي دنياي دايا خوي بيلكسي چي إيماندار كبدواي قيامته ويا چاكترا وخوي برقا برين من كراوتر لزاني لإيمانداري چي كأوا شيطان واي كردوا هند سور بلسر رأي خوي ولا سر فكري خوي ولا سر عقيدة خوي أو من كان ميتا آية أو كسي أو من آية أو كسي ككان ميتا كمردوب يعني ضلي مردوب بيشتر بباور بوا طالما فأحييناه إما زندو مان كردوتوا ضلي مان زندو كردوتوا وجعلنا له بخشي وشمان بي نورا روناچيك هدايتك كيمشي به كدروا بو نور هدايته في الناس لنا وخلق دا كمن وكسك مثله نمونكي كفي الظلمات لنا وتندان تاريكاي دابت او يك او ليس بخارج منها لنا تاريكاي كانش دا
نەهات پێێتە دەرێ یا لە ناو تاریکاییەکانیشدا نێتە دەرێ کەسێک هەر بۆ وانەکیش بۆ ڕێگای دنیایش هاتۆ کەسێک چرای پێ و گڵۆپی پێ و لایتی پێ بە شوێنی تاریکدا دەڕوە بەرچاوی خۆی دەبینێ ئەگەر هیچت پێ نەبێت شوێنەکە تاریک بێ هیچ نابینەوە بۆ دنیاە ئەی لە قیامەتێ کە چوویە ناو قەبرێکی تەنگی تاریک وە لە قیامەتێک زیندوو کرایەوە کە هەرچی وەسائلی ڕووناکەرەوەی لێ نییە تەمەن بەراوردەکە بۆوەیە کە زیندوو دەبیەوە ئیماندار چۆن زیندوو دەبێتەوە بە جەستەیەکی پڕ لە نور وایە وە کافر کە زیندوو دەبێتەوە لە ناو تاریکاییدا زیندوو دەبێتەوە کەسێک لە ناو ڕووناکیدا زیندوو بێتەوە هەموو جەستەی یەک پارچە نور بێت بڕوا چاکتر تەمەن ڕێگاکەی خۆی دەزانێ یان ئەو کەسەی کە لە ناو تاریکیدا زیندوو دەبێتەوە و هەموو دەوروبەریشی ڕەشاییە بێگومان بۆیە ئیمانداران کە دەستنە باشتێ بە حەزی خۆیان و بە لاقی خۆیان و بە قاچی خۆیان بە پێی نورەکەی خۆیان دەتوانن خێرا بڕۆن کەسە کافرەکان ناتوانن بڕۆن دەبێت ڕاکێشرێن و پاڵیان پێوە بندرێ بۆ ناو جەهەنەمێت چونکە نوریان پێنە بۆ لە دنیادا جاوە بۆ دنیا و بۆ قیامەت كذلك زين للكافرين ما كانوا يعملون بم شوية رازن دراوتو بو اواني كبي باورن او كارو كردواني كردويانا واضحة وكذلك هربم شوية جعلنا في كل قرية جراو معنا في كل قرية لهم آودانيك أكابر قوركاني هر قوركاني بمجرميها بتاوان بار يعني دكري بلين تاوان باركاني هەر ئاوەدانیەک چێ بوون سەرەتا گەورەکان بوون بۆیە هەمیشە طبعاً کامە یعنی سەرکردە چاک بێیان ئەوەی لە خوارەیە زۆرتر دەتوانێت گۆڕانکاری بکە سەرکردە ئەگەر گەورە چاک بوو طبعاً ئاسان دەتوانێت ئەوانەی خوارێ بگۆڕێ بەڵام ئەوانەی خوارێ بە زەحمەتتر ئەوانەی سەریان بۆ دەگۆڕدرێ بۆیە ئەوانەی دژایەتی پێغەمبەرانیان کردووە و تاوانبار بوون زۆرتر کەسە دەسەڵاتدارەکان بوون بۆ دەسەڵاتدارەکان زۆرتر دژایەتی پێغەمبەرانیان کردووە لەبەر تێکەڵبوونیان بە دنیا و هەروەها ترسان لەو مەسلحەت و بەرژەوەندیە دنیایانەی کە هەیان بووە چونکە زانیویانە ئەگەر بە دوای پێغەمبەران کەون و شوێن پێغەمبەران کەون پێغەمبەران دینی عەدالەت و دادپەروەریان پێیە ئەو تەکەببور و خۆ بەزلزانین و خۆڵکێشانەی کە پێشتر بە بێدینی پێیان کراوە و بۆیان کراوە ئەگەر ببنە شوێن کەوتەی پێغەمبەران بە هیچ شێوەیەکی ناتوانن بۆیە ها کاتی خۆشی فرعون کە موسا قسەی لەگەڵدا کرد دمڕاستەکان و نزیکەکانی بوون بە هاندەری کە موسا بکوژێت و ئەوەی لەگەڵ موسایدا بە دەریان نێت و چونکە ئەوی ناپەرستن و لە خواکانەوەی هەڵدەگەڕێنەوە بۆیە خوا دەفەرمێت سروشتی پێغەمبەران وا بووە وەکەذالکە هەر بەم شێوە یعنی هەر وەک تۆ چۆن خەڵکی مەککەی زۆری نەها خۆبەشت زانەکان دەسەڵاتدارەکان ڕیسپی و پیاوە ماقوڵەکان کەمتر ئیمانیان بە پێغەمبەر هێنا بەڵکو لە بەرامبەر پێغەمبەردا وەستانەوە کەس یەقینیان هەبوو محەممەد پێغەمبەرە و ڕاز دەکات و درۆ ناکا چونکە پێغەمبەر پێشتر 40 ساڵ تەمەنی پێش پێغەمبەراتی لەگەڵدا بەڕێ کرد بوون کەس کەمترین ڕەخنەی لەسەر پێغەمبەر و کەساتی پێغەمبەر نەبوو صلی الله عليه وسلم بۆیە خی گەورە دڵنەوەی پێغەمبەر دەکات یعنی خەفەت مەخۆ وەکەذالکە بە شێوەی تۆ هەر بەم شێوەی تۆ جعلنا جێڕابوومانن في كل قرية لهم آودان يقدا أكابر جوركان بمجرمها بتاوانباري آودان يكي ذكرب لين تاوانباري آودان يكان جوركان ينبون بوشي جوابوا ليمكروا فيها بوي نقشوا بلانو شتي خراب دانن لا آودان يكان دا وكذلك هربم شوية بشويتو جعلنا في كل قرية جراو معنا لناو هر آودان يقدا أكابر هر قوركاني بتاوان باتريني كسكاني ناو آودان يكا ليمكروا بوي نخشو بلان دارجن لآودان يكا برامبر بپیغمبران والله خواده فرمي وما يمكرون اوان هیچ بلان و نقشه يقدانان إلا بأنفسهم همو بلان و نقشه كانيان لزرري خويانا بلام وما يشعرون هستي بيناك فرعون نخشو بلاني دانا ابو موسى سليبكا موسى اوي كلا قال دانا دستو قاسشان ببرتو دواتر بلقي دار خرماي هل يان واسيتو
هەتا باڵندە و درڕندە دەیخۆن کەس لەیان نەکاتەوە هەڵخەموو خەڵکی پێوەتەم بێکا بەڵام خی گەورە قەدەری خی گەورە زۆرێکی دیکە بوو بە دوای موسای کەوت تابیگرێ بەڵام خی گەورە موسای ڕزگار کردو ئەوی خنکان پێغەمبەری خۆمان عليهەیهی سەڵات وەسەلام ویستیان بیکوشن بە 12 کەسی شمشێر بەدەست بەڵام قەدەری خی گەورەوە بوو پێغەمبەر بە ناویاندا ڕۆیشت دەرێ و سەلامەت دەرچوو وە لە نەتیجەدا هەموو ئەوانەی دژە پێغەمبەر بوون کوژران یان هیدایەتیان وەرگرتووە تەبعاً بۆیە هەرچ پلان و نەخشەیەکدان نابێ بۆ پێغەمبەران قەومی نوح عاد ثەمود بڕۆ هەموو دمڕاستەکانیان لە نەتیجەدا خوا کوشتوونی پێغەمبەرەکانی هێشتۆتەوە بۆیە خوا دەفەرمێ وەکەذالک هەر بەم شێوەی تۆ جعلنا في كل قرية جێڕاومانە لە هەموو ئاوەدانیەک ئەکابرە گەورەکانی بە مجرمیها بە تاوانباری ئاوەدانیەکە لیەمکڕوا فیها تا نەخشە و پلانی خراپ دانێن لەناو ئاوەدانیەکەیان دژی پێغەمبەران وما يمكرون ئەوان نەخشە و پلان دانانێن إلا بأنفسهم تەنها لە زەرەری خۆیان نەبێ بەڵام وما يشعرون هەستی پێ ناکەن ئەوجا خوا دەفەرمێ وإذا جاءتهم آية کاتێک کە دەهات بۆیان بەڵگە و نیشانەیەکت بۆ دەخوێندنەوە مەجموعەیەک ئاەتت بۆ دەهاتنە خوارێ و بۆ دەخوێندنەوە قالوا دەیانگوت چی لەن نؤمنە هەرگیز باوەڕ ناهێنین حتى نؤتى هەتا بۆمان نێت مثل ما أوتي رسول الله هاوشێوەی ئەوەی کە هاتووە و نێردراوە پێشتر بۆ پێغەمبەرانی خوا کە ئاەتێکت بۆ خوێندبانەوە گوتپایە خوا ئاوا دەڵێت و ئاوا فەرمانتان پێدەکا دەیانگوت ئێمە باوەڕ بە قسەکەت ناکەین هەتا ئەوەی بۆ پێغەمبەرانی دیکە هاتووە لە معجیزەکان یان لە سزا و عقوبەکان بۆ ئێمەش نەیە بەڵام خی گەورە بە پێغەمبەر دەفەرمێ پێیان بڵێ الله ئەعلەم و خی گەورە بۆ خۆی چاکتر دەزانێت حەیث یەجعل ریسالەتەه چۆنی پەیام و دینەکەی خۆی دەگەێنێ ئەوجار دەفەرمێ سەیوصیب الذین ئەجرموا سەیوصیب لەمە و دوا تووشی ئەوانە دەبێت کە تاوانبار بوون چی سەغار یعنی زەبوونی و زەلیلی و سەرشۆڕی عند الله لەکن خوا ئەوە یەک یعنی خوا هەر لە دنیادا زەلیل و سەرشۆڕیان دەکا وعذاب شەدید و سزایەکی توندیش دەدرێن لە قیامەت بما كانوا يمكرون بما یعنی بەهۆی ئەو پلان و نەخشە خراپانەی کە دایان نابوو بۆ پێغەمبەران و بۆ ئیمانداران ئەوە گەورەترین مژدە و دڵخۆشیە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ هەموو کەسێکی دیکەی ئیمانداریش کە نەتیجە و ئەنجام بەدەست خوایە و سەرنجامیش هەر بۆ مسلمانان و بۆ کەسانەی بەڕاستی شوێن پێغەمبەران دەکەون وإذا جاءتهم کاتێک کە دەهات بۆیان ئایەتون بەڵگەیەک نیشانەیەکی تازە قالوا گوتیان دەیانگوت لەن نؤمنە ئێمە باوەڕ ناکەین باوەڕت پێ ناهێنین حتى نؤتى هەتا بۆمان نێ مثل ما أوتي رسول الله هاوشێوەی ئەوەی کە هاتووە بۆ پێغەمبەرانی خوا وەکو بە حساب عەسایەکەی موسای و یان وشترەکەی ساڵحی الله خی گەورەش دەفەرمێ خوا ئەعلەم و زاناترە و چاکتر دەزانێ حەیث و چۆنی یەجعل دەگەێنێت ڕیسالەتە و پەیامەکەی خۆی پێغەمبەر حەزی لێ بووە تەمان معجیزەکان بێن و ئەوەی داوای دەکەن بۆیان بێنێ بەشکم ئیمان بێنن بەڵام خوا دەفەرمێ لێیان گەڕێ خوا بۆ خۆی دەزانێ چۆن پەیامی خۆی دەگەێنێت چونکە پەیامی خوا دەبێ بچێتە دڵ ئەو کەسەی بە لەژێر هەڕەشەدا ئیمان دێنێت یان بە ترس ئیمان دێنێ خوا دەیتوانی بەنمونە عقوبەیەکیان بۆ بنێرێ هەتا ئیمان نەهێنێ سزاکەیان لەسەر لا نەبا بەڵام ئیمانێک کە بە تۆ بزیبێ بە کەڵک نایە